لەمڕۆ دەرگای ناونووسین بۆ هاوڵاتیان بۆ ئەو هاوڵاتیانەیە کە بەنیازن بۆ فەڕێزەی حەج ئەنجام بدەن ناونووسین کراوەتەوە بۆ بڕیایشە ئەم ناونووسینە تاوەکو 12 ڕۆژتر بەردەوام بێ واتە تاوەکو 26 دا ئەم ناونووسینە بەردەوام دەبێت دۆگرتنی زانایی زیاتر لەبارەی چۆنیەتی بەڕێوەچنی و پرۆسەیە ئێستا ڕاستەوخۆ کاروانستونی و تەبێژی بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لەگەڵ کاروان سوپاس بەم دەرفەتە گەپێمان بڵێ پرۆسەکە چۆن بۆ ڕێ دەچێت باز لەوە دەکرێت کە لەم ڕۆوەکە یەکەم ڕۆژی دەستپێکی ناونووسینی هاوڵاتیان بۆ فەرزەی حەج قەرەباڵغێکی زۆر لە نووسینگەکانی حەج و عومرە لە سەرتاسەری هەرێمی کوردستان دروست بووە ئەمە هۆکار چێ بۆچی وایە بەناوی خۆی گەورە میهرەبان ئەمڕۆ وەکو ئێمە ڕامان گەیاندەبوو دوای هەوڵێکی زۆری وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و پشتیوانی و سەرپەرشتی ڕاستەوخۆی جەنابی وەزیر دکتۆر پشتیوان سادق و بەڕێبەری گشتی حەج و عومرە شێخ نیاز سەراغ نەقشبەندی کە هەوڵێکی زۆرمان دەبووی لە وەختێکی زوودا ئەم فۆرمە بخینە بەردەم هاوڵاتیان ئەمڕۆ دەست بە ناونووسین کراوە و ناونووسین بۆ ماوەی 12 ڕۆژ وەکو جەنابەت ئاماژت پێدا بەردەوام دەبێتن قەرەباڵغێکی یەکجارەوە بەو شێوەیە نییە لەسەر نووسینگەکان و ئەمڕۆ بەڕێز بەڕێبەری گشتی حەج و عومرە بە تەلەفۆن چاودێری هەموو نووسینگەکانی کردەوە قسەی لەگەڵ لێپرسراوانی هەموو نووسینگەکانی حەج و عومرەی کردووە لە هەرێمی کوردستان و ئاگادارە لەوەی کە چۆن پرۆسەکە بەڕێوە دەچێتن و ئامۆژگاری کردوون کە هەتا بکرێتن فەرمانبەرانی ئێمە لە خزمەتی هاوڵاتیاندان بۆی ئاسانکاریان بۆ بکەن و هاوڵاتیان بتوانن فۆرمەکە وەرگن لێرە خاڵێکی زۆر گرنگ ئەمە دەمێ بۆ هاوڵاتیان ئاماژەی پێدەم کە ئەمڕۆ خەڵکێکی زۆر ڕەنگە چوو بێت سەردانی بنکەکانی ناونووسین کردبێتن کە ئێمە 12 بنکەمان هەیە لە 4 نووسینگەی حەج و عومرە لە پارێزگاکان و 4 نووسینگە لە ئیدارە سەربەخۆکان و بۆ ئاسانکاری بۆ هاوڵاتیانیش ئێمە 4 نووسینگەی ترمان کردووە لە قەزاکان لەوانە سەید سادق و کۆیە ئاکرێ و شەقڵاوە بۆ ئاسانکاریکردن بۆ هاوڵاتیان داوا لە هاوڵاتیان دەکەین پەلە نەکەن لە ناونووسین 12 ڕۆژ بەردەوامە ڕۆژانە لە کاتژمێر 8ەوە تا 4 ئێوارە بەردەوام دەبێتن بەر هەموو هاوڵاتیان دەکەوێتن و مەرجیش نییە ئەو کەسێک کە ناوی خۆی دەنووسێتن ئەگەر بە ساڵات چوو بێت یاخۆت پەکەوتە بێتن یاخۆت نەخۆش بێتن بچێتن لەوێ ڕاوەستێتن و عەزیەت بکێشیتن با کەسێکی خۆیان کوڕێکی خۆیان بنێرن کەس و کارێکی خۆیان بنێرن ئەو پێداویستیانێک کە هەیە لەوانە پاسپۆرتە یاخود کارتی نیشتیمانیە کارتی زانیاریە بیتاقەی خۆراکە ئەمانە لەگەڵیان بێتن و لەگەڵ وێنەیەک ناویان بۆ بنووسن بۆی پێویست ناکاتن ئەوان عەزیەت بکێشن و قەرەباڵغی لەسەر بنکەکان هەبێتن زۆر جار هەندێک جار ئەگەر قەڵەباڵغی لە شوێنێک دروست دەبێتن ڕەنگە گرفتەکە هاوڵاتیان خۆیان بن چونکە ئێمە مدەتێکی زۆرماندانەوە بۆی خەڵک سەردان بکەن و ناوی خۆیان بنووسن بە ئاسانی و فۆرم بۆ هەمویان دەبێتن ئامادەکاری کراوە کە فۆرم بۆ هەمویان دەبێتن و هیچ کەسێک بەبێ فۆرم ناگەڕێتەوە پێشین دەکەن ئەم ساڵ چەند هەزار هاوڵاتی ناوی خۆ بنووسی بۆ فەڕێزەی حەج و لەم ڕێژەیە چەندی بەبەر هەرێمی کوردستان دەکەوێت هەمووی ئەم ساڵ دەبێت یاخود ساڵانی ڕابردوش تێکەڵ دەکرێتن بەڵێ ئێمە لە ساڵی 2017 ناومان نووسی کە بۆ 2017 و 2018 تیرۆپشک تێکرا بۆ 3 ساڵ ئەمە بۆ ئەوەی مڕعاتی ئەو خەڵکە بکەین کە ناویان نووسی بوو کە پەتای کۆڕۆنا بەسەردەهات ئەمە چەند ساڵێکەش کە حەج دەکرێتن تیرۆپشک هەر لەو ناوە کۆنا نەکراوە و ئەم ساڵیش هەم بۆ ڕازیکردنی ئەوان و لەبەر ئەوەی ساڵانێکی زۆر ناویان تێدا بووە هەرچەندە ئێمە ملزەم نەبووین و ینی مەرج نەبوو لەسەر ئێمە کە دەبا ئیلا تیرۆپشک لەوانە بکرێتن دیسان چانسێکی زۆر باشترمان بەواندا کە لە 16 لەو کەسانە دەبن کە لە 2017 ناویان نووسیوە و ئەمانەی ئەم ساڵ ناو دەنووسن لە 140 ناویان دەخرێت ناو تیرۆپشکەوە وەکو پێشبینی ئێمە پێشبینی دەکەین لە سەروی 25,000 30,000 کەس ئەم ساڵ ناویان بنووسێتن کە بەشداری تیرۆپشک دەبن لەبەر ئەوەی چەند ساڵێکە داواکاری زۆر لەسەر پرۆسەی حەج هەیە ساڵێکی تر ئەم ناونووسینە تەنها بۆ ئەم ساڵە و تەنازلی تێدا نییە واتە هیچ کەسێک نەچی هەوڵی ئەوە نەداتن لەبەر ئەوەی بۆی دایکی بڕواتیان باوکی بڕواتن 5 فۆرم وەرگێتن بە 5 فۆرمی جیاواز داخل بێتن چونکە هەر کەسێک ناوی دەرچوو دەبێت ئەو کەسە بچێتن بە هیچ شێوەیەک تەنازل نییە بۆیە داواکەن لە هاوڵاتیان کە هاوکاری ئێمە بن هاوکاری فەرمانبەرانی حەج و عومرە بن بۆی بتوانین بە باشترین شێوە خزمەتیان بکەن و لە وادەی خۆدا فۆرمەکان وەربگرن و بگەڕێنەوە ئەو شوێنەی کە لێیان وەرگرتووە سەبار بە ڕێگەی وشکانی ئەم ساڵ چاوەڕێ دەکەن بەشێک لە حاجیان بە ڕێی وشکانیەوە سەفەری حەج بکەن ئێوە چ ئامادەکاریتان بۆ ئەو بابەتە کردووە بەڵێ هەمانگێکی زۆر باشمان لەگەڵ دەستەی باڵی حەج و عومرەی عێراقی هەیە و لەو بارەیەوەدا قسە کراوە ئێمە پار تەجروبەیەکی زۆر سەرکەوتومان هەبوو کە
خۆم لەگەڵیاندا بووم ژمارەیەکی حاجی نزیکی 690 حاجی ئێمە بە ڕێگەی وشکانی سەفەرمان پێکردن و ئێوە خۆشتان لە نزیکەوە قسەتان لەگەڵ حاجیان کردوە لێ دوانتان لێوەرگیرا زۆر ئاسوودە بوون لەبەر ئەوەی هەم ڕێکە ئاسانتر بوو و کولفەکەش لەسەر هاوڵەتان کەمتر بوو. پرسیاریانی ساڵی پاربەشێک لە هاوڵاتیان بە ڤیزە گەشتی ئەنجامدانی فەریزەی حەجە ئەنجامدا بوو. ئەم ساڵ چۆن ئەم ڕێگە بەردەوام دەبێتن ئێوە قسەتان لە وارەیە وچێوەکو بەڕێبەتی گشتی حەج و عومرەی هەرێم. ڤیزەی ساڵانە بە هیچ شێوەیەک بۆ حەج نییە و ئەوانەیە کە دەچن مەترسی لەسەر ژیانیان هەیە کە لەوێ دەستگیر بکرێن و بند بکرێن بەڵام ئەگەر کۆمپانیایەک لێرە بۆ خەڵک وا دەڕازێنەوە کە ئەمانە گرفتیان نییە و دەتوانن زۆر بە ئاسانی حەج بکەن بە هیچ شێوەیەک حەج نییە و ئێمە ئەگەر بزان هەر کۆمپانیایەک پرۆپاگەندە یاخود ئیدعای ئەوە بکاتن ئەم ڤیزەیە بۆ حەجە ئێمە لە پێچینەوەی لەگەڵدا دەکەین ئەوەی کە دەکرێتن فریودانی خەڵکە بەڕێگەی قاچە خەڵک دەبن بەڕێگەی ڕەشوە ئەو بازنایان بۆ دابین دەکەن کە ئەمەش لە ڕووی شەرعەوە هەم دروستیش نییە و هەمیش پەسەند نییە. وتەبێژی بەڕێبەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان بڵێ هاوڕێ ئێمە تاوی زانێرەکان بوو کە وتەبێژی حەج و عومرەی هەرێمی کوردستان باسی لێوە کرد کە ئەم ساڵ کۆتا ساڵێک کە ناونووسین بە ڕێگەی فۆرمۆ دەبێت لە ساڵی داهاتووە ناونووسین دەبێتە ئەلکترۆنی بۆ ئەو کەسانی کە نیازی ئەنجامدانی فەریزەی حەجیان دەبێت.